خۆشەویستەکانم لە حیکمەتێکە هاتووە ئەڵێ لە کاتی تووڕەبوونتە قسە مەکە. بالفعل وایە کاتێ ئینسان تووڕە ئەبێ لە شتێک ئەگەر قسە بکا لەو کاتە لەوانەیە هەڵەیە بکە بە درێژایی هەموو ژیانی پەشیمان بێ لێی، بەڵام پینیش ناکرێ بۆی. خەڵکانێک هەیە لە کاتی تووڕەبوونە قسەیەکیان کردووە یان لەوانەیە کردارێکیان کردبێ، هەموو ژیانیان بەهۆی ئەو قسەیەوە یان بەهۆی ئەو کردارەوە تێکچووە و پەشیمانن لێی، بەڵام پەشیمانی سوودی نییە. بۆیە کاتێک تووڕەی هەوڵ بدە بێدەنگ بە، هەوڵ بدە قسە مەکە، هەوڵ بدە هیچ کارێک مەکە کە ببێتە مای پەشیمانی لەوە دووە. خەڵکانێک هەیە لە کاتی تووڕەبوونە تەلاق ئەخۆن. تەلاقیش وەکو فیشەکێک وایە کە لە تفەنگەکە دەرەچێ گەڕانەوەی نییە، پەنجەت ناپێ ئیتر ناگەڕێتەوە. تەلاق ئەگەر کەوت چاکبوونەوەی نییە، چاکبوونەوەی نییە. ئەوەی کە ئەڵێ چوومە لای مامۆسا و چاکم کردەوە مەبەست چاکردنەوە نییە، وە ڕجوعە تەلاقێک ڕۆی دوای ئەوە، یعنی معنای مەجای ماوە تەلاقێکی تری ماوە، دوای ئەوە یەک تەلاقتری ئەمێنێ، یعنی کا سێ تەلاق یەکەم ڕۆی ئەتوانی بیگەڕێنیتەوە ژنەکە، تەلاق دووەم ئەتوانی بیگەڕیتەوە، بەڵام تەلاق سێم ڕۆی مەجاڵێکیان نییە. خەڵکانێک هەیە لە کاتی تووڕەبوونە تەلاق ئەخۆن. کەسانێک هەیە لە کاتی تووڕەبوونە ئەکەن بە چەکە یان ئەکەن بە چەقۆیان ئەکەن بە شتێکە کە ئەبێتە مایەی تیاچوونی کەسێکی تر، کەسی بەرامبەر یان کەم ئەندامکردنی هیچ نەبێ، پەکخستنی لە ژیانە. وا پەنامان بدە جاری وایە کەسەکە کەسێکی نزیکیشە، کوڕی خۆیەتی، برای خۆیەتی، خێزانی خۆیەتی، باوکی خۆیەتی، و ئەو هەموو ئەحەدی ڕووداوانەی کە ئەیان بینین ڕۆژانە ڕوئەدا لە ناو کۆمەڵگاکەمانە لە تەلەڤیزۆن زۆر شتە بینین ڕۆژانە. وا پەناماندا گەرچی من زۆرێکی گوێی لێ ناگرم لەبەرەوەی ڕاستی ئەمەنە دڵتەزیێنە ناتوانیت گوێی لێ بگری، ئەوەندە دڵتەزیێنە. ئەوە هەر هەمووی هۆکارەکەی تووڕەبوونە و لە کاتی تووڕەبوونە تۆ ئاگات لە خۆت نییە قسەیەکەکەی یان وەکو کارێک ئەنجامەدەی دوایی پەشیمان بوونەوەی لە دوایە، لەوانەیە هەموو تەمەنت نەتوانی پینەی بکەیتەوە. جا ئاگات لە خۆت بێ.